بە سەرپەرشتی وەزارەتی فەرهەنگ و گەشتوگوزاری تورکیا یەکەم فستیڤاڵی بەفر و سەهۆڵ لە شاری ئاگری ڕێکخرا. فستیڤاڵەکە بە ئامادەبوونی ئۆسکان یافوز بریکاری وەزیری فەرهەنگ و گەشتوگوزاری تورکیا و چەند بەرپرسێکی پارێزگای ئاگری لە نزیک ناوەندی خلیسکێنەی کۆبکران کرایەوە. لە فستیڤاڵەکەدا پەیکەری دروستکراو لە بەفر و نمایشی خلیسکێنە پێشکەش بە ئامادەبووان کرا. سافجی سایان سەرۆکی شارەوانی ئاگری لە وتەیەکدا دەربارەی ئەو هەوڵانە دووە کە بۆ ناساندن و بەرەو پێشبردننی شارەکەیان خستویانەتە گەڕ و وتی ئەمڕۆ یەکەم فستیڤاڵی بەفر و سەهۆڵ لە شارەکەمان دەست پێ دەکات. بەهۆی کۆرۆناوە ناچار بووین زۆرێک لە پرۆگرامەکانمان ڕابگرین. پشت بەخوا ئەمە دەبێتە دەستپێکێک و شاری ئاگری دەگاتەوە ئاستەی کەشایانیەتی و لە دووەمین فستیڤاڵی بەفر و سەهۆڵیشدا زیاتر کە لە پولە کولتوری و مێژوویەکانی شارەکەمان دەناسێنین. پارێزگای ئاگری لە باکووری کوردستان خاوەنی چەندین شوێنی گەشتوگوزاری و مێژوویە وەک چیای ئاگری و کۆشکی ئیسحاق پاشا و جگەلەوەی ساڵانە لە وەرزی زستاندا بەفرێکی زۆر دەبارێت بەمەش بە هەزاران گەشتیار ڕوو دەکەنە ئەم پارێزگایەی باکووری کوردستان.